هەتاوەکو هەناردەی نەوتی کوردستان بۆ بەندەری جەیهانی تورکیا دەست پێ نەکاتەوە 120 ملیارد دیناری دیکەی داهاتی ناوخۆ بۆ بەغداد نانێری. ئەمە نوێترین وەڵامی وەزارەتی دارایی کوردستانە بۆ وەزارەتی دارایی عێراق کە داوایان کردبوو پێش ڕۆژی سێشەممە داهاتی نانەوتی بۆ مانجی 6 کە 120 ملیارد دینارە بنێردرێت. بڕیار وایە سبەینێ دوو شاندی باڵا لە هەرێمی کوردستانەوە بچنە بەغداد بۆ پرسی موچەکانی مانجی 6 و 7. شاندێکیان شاندێکی تەکنیکی وەزارەتی دارایی هەرێمی کوردستانن بۆ پرسی داهاتی مانجی 7 و بۆ قسەکردن لەسەر موچەی مانجی 7 دەچنە بەغداد و دەست بە دانوستانەکانیان دەکەن لەگەڵ تیمێکی تەکنیکی وەزارەتی دارایی عێراق، چونکە وەزارەتی دارایی کوردستان دەیەوێت بەڕوونی بە وەزارەتی دارایی عێراق بڵێت بۆ مانجی 7 ناتوانن 120 ملیارد دیناری داهاتی نانەوتی لە ناوخۆ کۆ بکەنەوە بۆ بەغدادی بنێرن. قسە لەم سەرەوە خۆشە. لە ئێستاوە پێیان دەڵێن ئەگەر چاوەڕێ بن جگە لە نەوت کە باگەرێکی زۆرەوە تا ئەو کات دەبێت دەست پێ بکاتەوە، نەوت دەڕوە ئەگەر چاوەڕێژ بن 120 ملیاری دیکە بنێرین، ئەمە لە دەستی ئێمەدانیە و بۆشمان ناکرێت. بۆیە چاوەڕێ مەبن 120 ملیارد دینار کۆ بکرێتەوە بۆ ناردنی موچەی مانجی 7 بکرێتە مەرج و بنێردرێت. لە ئێستاوە دەیانەوێت ئەو بابەتە چارەسەر بکرێت. چاندێکی دیکە تۆزێک باڵاترە، چەند بەرپرسێکی باڵای تێدا دەبێت لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و چەند ڕاوێژکارێکی باڵا لە وەزارەتی دارایی تێدا دەبێت، هەروەها بەڕێوەبەری گشتی ژمێرکاری لە هەرێمی کوردستان کە سەر بە وەزارەتی داراییە لە شاندی دووەمی باڵای هەرێمی کوردستان دەبن کە سبەینێ سەردانی بەغداد دەکەن. ئەم شاندە دەیەوێت لە بەغداد بێت ئەم چەند ڕۆژە تاوەکو کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەنجام دەدرێت، چونکە راپۆرتەکان ئامادەکراون. شاندەکە بۆ ئەوە لەوێ دەبێت ئاگاداری بەرەو پێشچوونەکان بێت، ئاگادار بێت ئەو راپۆرتانی کە دەبرێن ئەنجومەنی وەزیران ئەگەر کەم و کورتێکی هەبێت پێویستی بە تاکردن بێت یان پێویستی بە پرسیارکردنێک بێت لە هەرێمی کوردستان. ئەو ڕاستەوخۆ ئەم شاندە وەڵامیان داتەوە و بە بەردەوامی لە وەزارەتی دارایی لەگەڵ بەرپرسانی باڵای حکوومەتی عێراق لایەنە داراییەکانی لەسەر هێڵ دەبن بۆ ئەوەی هەموو هەوڵێک بدرێت ئەم هەفتەیە موچەی مانجی 6 قەرزکردنەکەی یەکلا بکرێتەوە. بۆیە شاندی دووەم زیاتر پەیوەندی بە هێنانی موچەی مانجی 6ەوە دەبێت، بەڵام شاندی تەکنیکی دیکە و شاندێکە یەکەم جار باسم کرد ئەمانە بۆ موچەی مانجی 7 لە بەغداد دەبن و هیچ پەیوەندیەکیان بە موچەی مانجی 6ەوە نییە. بۆیە شاندەکانی بە تایبەتی شاندی باڵای هەرێمی کوردستان کە بەرپرسی باڵاتری تێدایە زیاتر کار لەسەرەوە دەکەن ئەم هەفتەیە موچەی مانجی 6 یەکلا بکرێتەوە بۆ هەرێمی کوردستان بنێردرێت کە بە ئاگەرێکی زۆرەوە هیچ بڕیارێک نادرێت تاوەکو کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی عێراق نەکرێت.